ڕۆژانە لە هەرێمی کوردستان نزیکەی 7500 تۆن زەبڵ و خاشا کۆ دەکرێتەوە بە جۆرێک لە هەر سێ شاری هەولێر 2000 تۆن، لە سلێمانی 1200 تۆن و لە دهۆکیش 1000 تۆن زەبڵ و خاشا کۆ دەکرێتەوە و ئاماری شار و ئیدارە سەربەخۆکانی تریش وەک پێویست دیار نین. وەزارەتی شارەوانی مانگانە لە ڕێگەی 29 کۆمپانیاوە 12 ملیار دینار بۆ کۆکردنەوەی ئەو زەبڵ و خاشاکە خەرج دەکات. ئەوەش بەهۆی ئەوەی تا ئەم ساتە بە فەرمی سیستەمی ڕسایکلین پەیڕەو ناکرێ. ڕیسایکلین سیستەمێکی داهێنراوە بۆ مامەڵەکردن لەگەڵ پاشماوەکانی وەک کاغەز، کارتۆن، دار، پلاستیک و شوشە، تەنانەت خۆراکیش بۆ پەیینی کیمیایی سوودیان لێوەردەگیرێ و دەبنەوە سەرچاوەی داهات بۆ خەڵک و حکوومەت. سڵاوتان لێ بێم کاتتان باش. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەو هەموو ئامێرە تەکنەلۆژی و ئەلکترۆنیە هاتە هەرێمی کوردستان چی بەسەر هات تا چەنە هەندێکیان لەگەڵ خۆڵ و خاشاکی گشتیدا ژێرخاک کران ڕوبەری زەویان پیس کرد. لە هەمان کاتدا دەمەوێت بپرسم تا چەندە دەکرێت لەو خۆڵ و خاشاکە سوودی لێ ببینرێ بۆ دەستکەوتنی وزەی کارەبا بە مێگاواتێکی زۆر. لەسەر ئەم بابەتە گرنگا بن کۆڵکاریی وردەکەین. لەگەڵمان بن. ئەوەی تا ئەم ساتێژ نەک هەر لە کوردستان بەڵکو لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوی جیهان وەک پێویست ڕەچاو نەکراوە، ئەویش فرێدانی پاشماوە ئەلکترۆنی و تەکنەلۆژیەکانە وەک فرێدانی مۆبایلەکان و لاپتۆپەکان و چەندانی دیکە. ئەگەرچی بە پێی ئامارێکی ڕێکخراوی جیهانی چاودێری پاشماوە ئەلکترۆنیەکان لە ساڵی 2019دا نزیکەی 53 ملیۆن تۆن لەو مادە ئەلکترۆنیانە فرێدراون و پێشبینیش دەکرێت لە 2030دا بەرز بێتەوە بۆ 74 ملیۆن تۆن. ئێرە زەبڵخانەی کانی قرژاڵەیە لە هەولێر ڕۆژانە 2000 تۆن خۆڵ و خاشاک ڕوو دەکاتە ئەم شوێنە. لە سەرووی لە 150 پاشماوەی خۆراک و خواردنی خەڵکە. لێرە بەشێک لە هاوڵاتیان قوتی خۆیان و خێزانەکانیان لەسەر ئەم پاشماوانە پەیدا دەکەن و سەرقاڵی جیاکردنەوەی پاشماوەکانن لە یەکتر، چونکە کیلۆی هەر پێک هاتەیەک جیاوازە لەوی دیکە. دوای ئەوە کە ئێوە کڕیتانەوە بەڵێ ئەیبەن بۆ کوێ چی لێکرێ؟ ئەوە شەریکە دەیبینە مەخزەنیدای دێنێ شەریکە یعنی هەمووی ئەو هەیە 300 کەس لێرە ئیشەکە. هەمی ساحب عالیە. هەمی ساحب عالیە. دەستان ساق یا ڕەبی. سلام علیکم. زیاتر چییە کڕیتەوە تۆ؟ خۆیان بەز ئاسن پێشتری باغاشم دەکڕێت ئێستا بەز ئاسن کیلۆ بەچەند دەکڕیت؟ ئاسن کیلۆ بە 230 دەکڕم، بە 280 دەکڕم. ئاسن دەزانم. چەندێکە جەناب لەکانی قرژاڵە کارەکەی؟ 2015 تقریبا کۆتای 2015 6 ساڵە لێرەی. زیاتر چیەکەی چی کۆکەی تۆ چیە کڕی؟ بە قورعان هەتا بەڕاست هەتا بە شنگ و تاقەت بووم لێرە ئاسم خڕ دەکردەوە، باغم خڕ دەکردەوە، شتانم خڕ دەکردەوە. بەزەوە تقریبا 2 ساڵێکە شی نەخۆشی دری بوومە، ئیشێ ناکەم. من لێرە کێک و بپسی دەفرۆشم نەخۆم. لێرە کێک و بپسی ئەو کارەکانی کە لێرە ئیشەکەن لای تۆی کڕن. چەندێک پێیاکی ڕۆژانە تقریبا؟ وای ڕۆژ دەزانی. ئارێوە ڕۆژەیە 15 ڕۆژەیە 20 ڕۆژەیە 10 و ڕۆژێ زەرمە و ئەڵێن ئەم زەبڵە خۆڵ و خاشاکە ئەکرێ بۆ کارەباش باش بێت. غازی لێ دەرەچی غازیش تۆ لەگەڵەوەی سودی لێ ببینرێ بۆ کارەبا؟ ئارێ وەڵڵا تورکیا دەوڵەتەکە ئیستیفادە غازی لێ دەکات، غازی لێ دەردین لەو زبرخانە غازی لێ بەخۆم لێرانە چەند جار لێرە خواردنمان گەرم کردو، چایم لێ نایە بە غازی ئێرانە چەند جار بەخۆم لێرە ئیشم دەکرد. ئەو هەجێ هەیە دەبینی غازی پێشی ئەو بۆڕانە دانێن، ئەسا بۆڕیان دانایە پێشی ئەو بۆڕانە دانێن عەردە گۆڕێ ئات غازی لێ پەیدا دەبێت، ئاگری لێ پەیدا دەبێت. ئەو ئاگرەش دەکوژاوە، ئەو ئاگرەش چەند جوان نەدووکەریە نەیچ غازش جوانیشی هەیە، ئەم زۆرشتی بە ئیسفادەیە. خۆ بەس ئەوەکە نیە غازەکە نییە، ئەو لێ سەوا فرەدرە زبرەوە نییە بڕە لە وڵاتان بزانە چی ئیسفادەشی لێ دەکات. چاخ و کێوێکیش لە زەبڵ دروست بۆ لێرە زۆرە ئارێ وڵا زۆرە. تۆ حسابی خۆت کە چەند مەساعات چەند دۆنمەوە جێوارەیە ئێستا لێرە امکانە 30 مەتر زیاتر زبری تێدابی. قۆر بۆ کاتی خۆی زورک بە 30 مەتر قۆر بووە. ئەوانە ئێستا ئەو بۆڕیانە ها زۆربەی زۆریان بزر بوو، هەمووی 15-16 مەتر هەتا 20 مەتری ئەو بۆڕیانەوە دیارم بۆ ڕێکار. بۆڕیانە هەمووی 20 مەتر چوویتە بنعاتی. تا چەندە پاشماوەی لاپتۆپ و مۆبایل و ئەوانەیشتان زۆر بینیوە لێرە کە فڕێن؟ زۆر زۆرم لە وڵاتان دیتم ئەوەی دەکەن ئەو لاپتۆپ و ئەو مۆبایلانە خڕ دەکەن و دەستێنە زێر لێ دەکەن. ئەو خەریتە گچکەی دەرێن زێڕە. وەڵڵاهی خۆشحاڵم ئەوە معلوماتی جوانت لایە. نەنا بەڕاستی شەمازیت پێوە ئەمن دیدیتم زێڕە. بێگومان ڕۆژانە
سەکانە خۆش ئەوش پاوەربانکە پاوەربانکە شەکە مۆبایل پێشان دەکەم زۆر باشە پاوەربانکە ئیشەکە لێرە بینیوێتەوە بێگومان دەیان جۆری مۆبایل لاپتۆپ لێرە فرێدرێ بەڵام لێرە هەر بە نرخی ئاسن مامەڵی لەگەڵاکرێ و ئەفرۆشرێتەوە لێرە دووبارە ئەبرێتە دەرەوە تا ئەم ساتە زیاتر لە 20 پرۆژە بۆ ڕیسایکلینی خۆڵ و خاشاک و بەرەمێنانی کارەبا لێیان چووەتە وەزارەتی کارەبا ئەوانی ژاڕاستی وەزارەتی شارەوانیان کردووە بەڵام تا ئەم ساتە پرۆژەکان هەر لەسەر کاغەزن و کاری پێ نەکراوە ئەوەش لە کاتێکدایە لە سەتا دەی کارەبایی شارێکی گەورەی وەکو ئیستانبول لە خۆڵ و خاشاک دروست دەبێ دوو شێوە هەیە بۆ بەکارهێنانی بۆ دروستکردنی کارەوە بۆ بەرەمێنانی کارەوە ئەویش یان هەموو زبڵەکە بەسەر یەکە جگە تەبعاً لە بەرد و لە بلۆک و ئەو شتانی کە یعنی استیفادەی لێ ناکەی بە هەموو جۆرەکەکەی بە خۆراکەکەی بە نایلۆنەکەی بە علاگەکەی بە تەختەکەی بە پلاستیکەکەی بە کاغەزەکەی ئەتوانی هەمووی کۆکەیتەوە بیخەیتە ناو فرنێکەوە بڵێن هەر خۆی وێزگەیەکی دروستکردنی کارەبا خۆی فرنی خۆی تایبەتی تایە ئەتوانێت هەموو ئەو جۆرە زبڵانە و بسووتێنێ سووتانەکەی گەرمایەکی زۆر دروست دەکە ئەو گەرمایە هەڵمی پێ دروستەکەی هەڵمی ئاو و هەڵمەکەش بەهۆی تۆرباینەوە ستیم تۆرباین لەگەڵ جەنەرەیتر ئەتوانی کارەبا دروستکەی طبعاً ئەو سووتانە لەوانەیە یەکێک پرسیار کە باشە تۆ کە ئەی سووتێنی یانی دیسان زەرەر ئەیتەوە بە ژینگە بەڵام نەخێر ئەم وێستگانی کە من باسیەکەم شێوەیەکی پاکردنەوەی ئەو پاژماوەی ئەو دووکەڵی تایە بە شێوەیەک کە ئەو بڵێن هەوا گەرمەی کە دەرەچێت لەو وێزگەیە ئەو نەپاکە بێ ئەتوانین ئێمە بۆ هەناسەش بەکاری بێنی بەڵام بە شەرتی ئەو فلتەرانی کە من باسیەکەم بەکار بهێنرێت لەگەڵ ئەو جۆرە وێزگانی زۆربەی ئەو شتانی کە باسم کرد ئەسووتێنرێ و گەرمایەکی باش دروستەکە وەکو باسم کرد بەو گەرمایە توانی وزەی کارەبا دروستکەیت هەندێک پاژماوەژ ئەمێنێت کە زۆر وشکە و ڕقە و بەکەڵکی سووتان نامێ ئەوە توانی بۆ زۆر شتی کە بەکاری بێن بەسیتی مەسال ئەتوانی بۆ جادە و وەکو سەبەیز بەکاری بێنی و جادەی پێ نەقیرتا و با بڵێن جادەی پێ چاکەیتەوە ئەو هەردوو ڕێگەکە بوویان ڕێگەیەکیان کە هەموو شتێک پێکەوە بسووتێن هەموو پێکەوە بێ جیاکردنەوە جگە طبعاً لە بەرد و لە بلۆک ئەوە ناتوانانی طبعاً بسووتێن ڕێگەیەکی تر هەیە جیا بکرێتەوە ئیتر یان لای هاوڵاتی بێ یان لاو ئەو کۆمپانیانەی کە بڵێن ئەم ئیشە ئەکەن یان ئەو بڵێن ئەو کۆمپانیایی کە ئەوێ سوودی لێ وەرگێ بۆ کارەبا دروستکردن کە جیای کرد ئەو کاتە بەشە خۆرایەکەی کە بڵێن پاژماوەی خواردنە و گەڵایە و داری سەوزە و ئەو جۆرە کە پێڵێن مادەی عزووی ئەو جۆرە بڵێن زبڵە یان پاژماوەیە ئەوە ئەتوانی بە شێوەیە کە پێوترێت بایۆماس لە ناو خەزانی گەورە دایانەی عملیەتێکی وەکو بڵێ تەخەموری پێ دروستەکەی غازی میتانی لێ دروستەکەی ئەو غازە خۆی وەکو سوتەمەنیە توانی بەکاربێنی ئەو غازت هەبوو هەم ئەتوانی لە هەموو شوێنێک بەکاربێنی کە پێویستی بە سووتانی سوتەمەنیەیە ئەشتوانی ئەوەشیان هەر کارەبای پێ دروستکەی لە ڕێگەی سووتانی ئەو غازە ڕاستە ئەو غازەش هەر CO2 دروستەکە بەڵام وەکو سووتاندنی مەسەلەن دیزل و نەوتی ڕەش نییە کە زەرەری زیاترە بۆ ژینگە لەم شوێنەدا دەیان بیر لێدراوە و بۆری بە شێوەیەکی زانستی لە ناو چیای زبڵ و خۆڵ و خاشاکدا دانراوە کە بۆریەکی 8 ئینجی گەڵڤەنایزی کوونکراوە لە ژێرەوە دژە ژەنگە و فلترێشن کراوە کەوا دەبێتە هۆکار بۆ دەرچوون و قەتیز نەبوونی غازی میسان بە جۆرێک بە نزیکردنەوەی ئاگر و بەم جۆرە گڕێکی شینی بێخەوش دروست دەکات لە هەندێک شوێن زبڵ تا نزیکەی 20 متر ژێر خۆڵ و لانفێڵد کراوە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ 2 ساڵ زیاتر لە 2 ملیار و 355 ملیۆن دیناری تەرخان کردووە بۆ بەکرێگرتنی ئامێرەکانی ژێرخاکردن لە زبڵخانیکانی قرژاڵە بڕیارەکە چەند ڕۆژێکە واژۆی لەسەر کراوە بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لە سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە 6 زۆن و بە 6 کۆمپانیا کاری خاوێنکردنەوە ئەنجام دەدەن ماوەیەک پێش ئێستا ینی باسی 7 ساڵ 8 ساڵ 6 ساڵ پێش ئێستا دەکەین بۆنوبەرامێکی زۆر لە شاری هەولێر هەبوو ئەو گەڕەکانەی کە لەسەر سنووری
شەقامی مووسڵ بوون 32 پارک و ئەو گەڕەکە نزیکانە و کۆمەلگەیکانی قرژاڵش دەیان ناڵان بەدەست بۆن و بەرامێکی زۆر ناخۆش لە کاتی هاوینان دووکەڵی زۆر بەسەر شاری هەولێرەوە بوو بە تایبەتی ئەو سنووری کە باسم کرد. بەڵام ئێستا خۆ بەشێکی ئەم دووکەڵ و بۆنە هەرماوە، یعنی هەمووی کۆنتترۆل نکراوە، هەندێک لەو هاوڵاتیانی ئەو منتیقی هەر گلەیان هەیە، واتە بەشێکی کۆنتترۆل کراوە بەستانەوەی. وڵای ئەگەر ئێمە باسی ئیشی خۆمان بکەین ئێمە بە تەحەداوە دەڵێن 100% ئێستا مەسلەی بۆن و بەرام و دووکەڵ ئێستا 100% لە هیچ شوێنێک نییە بۆن و بەرامی دووکەڵ هەبێ هەیە لەوانەیە لە هەندێک شوێنە بێ بەڵام پەیوەندی بە زبڵخانی کانی قرژاڵەوە نییە لەوانەیە ئەو شوێنەی مەسفا و شتەکان خەڵکەکە بۆنی بۆ دێ نازانێ بەڵام ئێمە بە تەحەداوە لە ناو زبڵخانە لە پێش دەرکەی زبڵخانە ڕادەوەستی هەست ناکەی کە تۆ لە ناو زبڵخانەی مستەسمیر ئەڵێ ئەتوانم بیکەم بە کارەبا و خۆڵ و خاشاکە پرۆژی دیکەی لێ دروستکەم چی ئەکرێ لە ئێستا خۆڵە بکرێ و معالەجە بکرێ لە ئێستادا کاکاروان ئەو زبڵەی کە لەوێ کۆ دەبێتەوە لە پارساڵ لەلایەن وەزارەتی شارێوانی ئەو لێژنەیەک تەشکیل کرا دوو کاریان هەبوو ئەو لێژنەیە یەکەم چکە هەر وەبەرهێنێک کە دێ یاخود هەر مقاولێک کە دێ پرۆپۆزەڵێکی هەیە دوو پرسیار ئاراستەی ئێمە دەکا یەکەم کێشی خۆڵ و خاشاکمان چەندە ڕۆژانە قەبارەکەی چەندە دوو پێک هاتەکەی چییە چونکە لەسەر ئەو دوو بنچینەیە بنیاد دەنرێ کە ئایا چ کارگەیەک و چ شێوازێکی ڕیسایکلینگ گونجاو و دروستە بۆ زبڵخانە بۆ ماوەی 15 ڕۆژ لەسەر یەک زبڵ و خاشاکی شاری هەولێر لەلایەن ئەو لێژنەوە جیاکرایەوە بۆ دەرچوونی پێکهاتەکانی دەبێت نرخ ئەو هەوڵ و ماندووبوونەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نۆ هەوڵی داوە بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی ئاگرکەوتنەوە و دووکەڵ و بۆنی نەخوازرا و بۆ شاری هەولێر بەرز بنرخێنین ئێمە کە پارساڵ 50 ملیۆن و پێش ئەویش 80 ملیۆن سرف کراوە بۆ لێدانی ئەو بیرانە کە هیچ سوودێکی بۆ زبڵخانە نییە تاوەکو ئەوەندە سوودەکەی بۆ دەوروبەرمان هەیە کە هەوڵ درراوە بۆنی نەخوازرا و دووکەڵ نەکرێ لە ئێستادا دەتوانی بچی لە ناو زبڵخانە بە شێوازێکی زۆر ئاسایی بکەیت لە کاتێکدا پێشووتر تۆ لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆشت بوویتایە بەسەر جادەی مووسڵدا بڕۆژ بای دەبواە لەو شێوە لەو مەسافەیە لەو ماوەیە جامی سیارەکە دابخەی جامی ئۆتۆمبیلەکە دابخەی لەبەر ئەو بۆن و دووکەڵە نەخوازراوە کاتێک کرێکارەکان لە کانی قرژاڵە پاشماوەکانیان کۆ کردەوە دواتر بەم شێوەیە دەدرێتە کۆمپانیایەک کە دوجار کاری پاکشکردنەوە و شوشتنی بۆ ئەنجام دەدرێ و لەم کۆگایەدا هەڵدەگیرێت بۆ ئەوەی دواتر لە کارگەیەکی تایبەتی ڕسایکلین دووبارە بەکاربێتەوە کە بڕیار وایە لە ماوەیەکی نزیکدا لەسەر ڕێگای گوێردا بمەزرێ کە دەتوانێت 600 هەلی کار بڕەخسێنێ ڕێگە پێدراوی کۆمپانیاکە لە ناو دەستگای کوردستان 24 دەبینم کەوا بە هەمان شێوە لێرەش سەلەی جاکردنەوەی پاشماوە پلاستیکیەکانیان داناوە و دیارە پلانیان هەیە کەوا لە 10 ساڵی داهاتوودا زۆربەی خۆڵ و خاشاکی کوردستان دووبارە چارەسەر بکەرەوە تا چەند ئەم سەلەیە لە هەموو شوێنە گشتیەکان لە شاری هەولێرە هەیە دانراوە خەڵکی بۆی پلاستیکەکەی تێبکە بەڵێ لە هەموو شوێنە گشتەکانی شاری هەولێر بۆ نمونە هۆتێلەکان پارکەکان چێشتخانەکان مەکتەبەکان لە هەموو شوێنە گشتەکان هەستاوین بەدانانی سەلەی تایبەت بە خۆمان و تیمی گەڕۆکمانەیە ڕۆژانە کە دەگەڕێن بۆ کۆکردنەوەی پاشماوە پلاستیکەکان یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگ بوو ئەوەیە کە ئایا ئەمە کە دانرا دوایی لە کۆکردنەوە تێکەڵی خۆڵی گشتی ناکرێتەوە بەجیا کۆیەکەنەوە بەڵێ بەجیا کۆ دەکەینەوە شوێنی تایبەتمان هەیە بۆ کۆکردنەوەی پاشماوەکان و بگرە ئەو پاشماوەنە هەمووی بە جوانی دەشۆین دواتر بەکاری دێنەوە زۆر باشە تا چەنە سەرکەوتوو بوون چەندێکە داتان ناوە نزیکەی مانگێکە دەستمان بۆ پرۆسەسە کردووە زۆریش سەرکەوتو بووینە تا ئێستا خەڵکی شاوکارمان دوا بە دوای دەستمان کرد بە پرۆژەوەی کۆکردنەوەی پاشماوی پلاستیکی لە ناو شاری هەولێر پێداویستی کارگەکەمان بینیمان کە دابین ناکات لە داهاتوو هەستاین بە کۆکردنەوەی پاشماوی پلاستیکی و کارتون و ئاسن و فافۆن لە زبڵخانەی کاری قرژالە و بەنسبەت کرێکارەکان ئێمە هاوکاری تەواوی کرێکارەکان بووین هەندێک بابەتە بووە کە ئەوان پێشتر پێیان ناخۆش بوو ئێستا ئێمە هاوکاریان بوون و حەسەب ینی ئەو چاوپێکەوتنەی ئێوە لەگەڵ ئەوان بینیتان کەوانیش ئێستا چەند مرتاحن لە کارەکانیان لەگەڵ ئێمە پێشتر نادات پەروەری هەبووە پێشتر نادات پەروەری ئەگەر نەچینە وردەکاری بەفاسیلیشەوە نادادیەکە بۆ لە بەرامبەرمان دووبوونیان ڕەنگە وگان دەست نەکەوت بێ ئێستا ئەوان ئاسوودەن ئێستا ئەوان ئاسوودن و حەقەکانیشان زامن کراوە زۆریشیان پێخۆشە کار لەگەڵ ئێمە دەکەن ئێوە کارگەیەکتان هەیە بۆ ڕیسایکل بەڵێ لەکوێیە کارگەکە دەکەوێتە سەر ڕێگای گوێر ئیشەکات ئێستا لە بواری جێبەجێکردندا واتە ئەم پلاستیکە ڕۆژانە کە کۆکرێتەوە هەموێ برێتە ئەوێ
ئەیکەن بەچی ئێستا ڕۆژانەکە کۆ دەکرێتەوە دەیبین بە کۆگاکانی خۆمان لە کۆگاکان ئەو ماوادانە زیاد دەکەینەوە دووبارە ئێمە مەسەلەن پلاستیکی بۆ نمونە بتڵی جیاوازە لەگەڵ بتڵی ئەو هەر بابەتێک بە زیاد دەکرێتەوە دەیشۆین و دایدێنین لە کۆگاکان تا کارگەکەمان دەست بەکاردێت بۆ ئایندە پلانی فراوانترتان چییە؟ والله پلانی ئایندەمان ئاوا دەبێت لە 10 ساڵی داهاتوو بتوانین گشت ئەو پاشماوانەی کە لە شاری هەولێر هەن یان گشت کوردستان هەن بتوانین دووبارە سوودی لێوەربگرینەوە بەکاری بێنین بۆ گشتی هەمووی بەڵێ بۆ نمونە بیکەنە RDF بەڵێ پرۆسی RDFمان ینی لە داهاتوو داناوە لە ڤژنی 10 ساڵی داهاتوو ئیشاڵڵا ئەگەر سەرکەوتوو بووین لەو مەرحەلانە لە داهاتووی نزیک دەست بە جێبەرکردنی ئەو پرۆژانەش دەکەین. چەند ڕاستیکی زانستی لەبارەی ئەلکترۆنیک وێست یەک ساڵانە 50 بۆ 6 ملیۆن تۆن پاشماوەی ئەلکترۆنی لە جیهاندا فرێدەدرێ کە کەمتر لە 15 لێ ڕیسایکلین دەکرێتەوە. دوو نزیکەی لە 168 داهاتی ئەمریکیەکان بۆ ئامێرە ئەلکترۆنیەکانە. سێ پاشماوە ئەلکترۆنیەکان تەنیا لە 102 کۆی پاشماوەی ساڵانەیە لەگەڵ ئەوەشدا لە 170 مادە ژاراویەکان لە خۆگرێ. چوار ساڵانە 300 ملیۆن کۆمپیوتەر و زیاتر لە 1 ملیار مۆبایل لە جیهاندا بەرهەم دێت. 5 ساڵانە پاشماوە ئەلکترۆنیەکان بە ڕێژەی لە 108 زیاد ئەکات. 6 ساڵانە بڕێکی زۆر لەو پاشماوە ئەلکترۆنیانەی کە لە ئەمریکا و ئەوروپا بەرهەم دێ ئەنێرێنە وڵاتە هەژارەکانی ئاسیا و ئەفریقا. 7 نزیکەی لە 180 مناڵانی کیشوەری ئاسیا ڕێژەی قورقوشمی خوێنیان لە ڕێژەی ئاسایی زیاترە. بەپێی ئامارەکان هەر هاوڵاتیەک ساڵانە نزیکەی 7 کیلۆ 600 گرام پاشەڕۆی ئەلکترۆنی تێکەڵ بە ژینگە دەکات. کولی هاوڵاتێک لەسەر ئەم کەونە ینی ساڵانە 7 کیلۆ نزیکەی 600 گرام پاشەڕۆی مەوادی ئەلکترۆنی تێکەڵ بە با بڵێن ژینگەکە ئەکات تێکەڵ ینی کێ بە مەجموع نزیکەی 57 ملیۆن و 57 لەدا 6 ملیۆن تەنە. لەما ینی نزیکەی لە 120 پێکاتەکانی زۆر ژەهراوین زۆر ینی کارتێکەرن لەسەر ژیانە جیاوازەکان و بە ئاسانی تێکەڵ بە خاک و ئاو هەوابن. یەکێ لە کێشەکانی ئەم مادانە کە حەزەکەم یانی دوو خاڵ هەیە گرنگی پێ بن ئەم مادانە دوو خەسڵەتی یەکەم مادەیەکی پێرزستە ینی بۆ هەمیشەیی ئەمێنێت ینی لە ناو نانچێ ینی هیچ زیندەوەرێک ناتوانێت شیتەڵی ئەم مادانە بکاتەوە. بەدەر لەوەش یعنی با بڵێن لە پێکاتە بۆ پێکاتە بە ئاسانی ئەجوێزێتەوە و دوو خەسڵەتی تریان هەیە کە پیانەوتێ بایۆ ئەکیملیشن و بایۆ مەگنیفیکیشن یعنی کاتێک لە ناو جەستا کەڵەکە ئابێت لە ناو جۆستەی بوونەوەرەکان مرۆڤ بە خودی مرۆڤ کەڵەکە ئابێت و هەندیشیان قابلێتیان هەیە بڕەکەین زیاد بکات و کاتێکیش ئەم مرۆڤە لە ناو جارش کە تێکەڵ بە ئاو و خاک و هەواکەت ئەبێت و لە دەست ناچێت. ئەی بەگشتی سەرنجت چێ لەسەر چارەسەری پاشماوە شل و ڕقەکان کە چەند ساڵێکیش و چەند بەردامێکیشمان لەسەر کردو لە بنکۆڵ تا ئێستا چارەسەریەکانت بەدڵەکە لە هەرێمی کوردستانە هەن؟ بێگومان طبی ئەم ئەلکترۆنیک وێستە بەشێک لە پاشەڕۆ ڕقەکان بەداخەواڵم پاشە ڕقەکان یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ قەبارەکەی لە زیابوونە چکە بەرنمەیەکی تەندروست بۆ بەڕێوەبردن نییە. باشە لە سلێمانی ئەمە شوێنە کرایەوە و بۆ چارەسەری پاشماوی ڕق حەزەکەم دوێنێ ینی وێنێکی ڤیددیۆیم کرد کە دوێنێ گرتم لە ڕێگەی دوکانیان بەڕاستی با بڵێم ڕەوشێکم بینی ڕەوشێکی کارەسات بە درێژایی مەسەلە 100 مەتر لەم بەر و لەو بەری جادەکە پاشەڕۆ کەڵەکە بۆ لەسەر ئەم جادەیە هیچ حسابی بۆ ناکە چەندەها بوونەوەر مەسەلە تێروتیول لێ ئەخوات ئەمانە بێگومان بەستمەوەی کاتێک ئەم خۆڵانەمان بردە ناوچەی تانجەڕۆ لەوێ شوێنێکەیە بۆ چارەسەری خۆڵ نەک ئێستا ئێمە نەک گرفتی با بڵێن ڕیسایکلیمان نییە بەڵکو گرفتی کۆکردنەوە و گواستنەوەشی بۆ تانجەرۆش ئێستا ئەمەشی هاتوتە سەر. پاشماوە ئەلکترۆنیەکان هێندە ژەهراوین ئەتوانین پێیان بڵین قڕکەری ژیان چونکە زۆربەی بەشەکانی لە مادە ژاراویەکان دروست دەکرێ بە جۆرێک یەکێک لەو مادانە توخمی قورقوشمە لید کە لە خوێندا کەڵەکە ئەبێ و پاشان لە گورچیلەکاندا ئەنیشێ و ئەبێتە هۆکاری لە کارکەوتنیان. دوو توخمی باریۆم یەکێکە لەو توخمانەی کە لە پاشماوە ئەلکترۆنیەکاندا هەیە و زیادبوونی لە خوێندا ئەبێتە هۆی ئاوسانی مێشک یان دروستکردنی هیسی مێشک ئەبێتە هۆی لاوازکردنی ماسوولکەکان. سێ توخمی کڕۆم ئەبێتە هۆی لە کارخستنی گورچیلەکان و جگەر و ئەم مادەیە نووسێ بە بۆریچکەکانی هەوا و
لە ئەنجامدا بێتە هۆی هەناسە سواری و چەندان نەخۆشی ترسناکی دیکە. 4. جیوە بەوە ناسراوە کە کارەکاتە سەر کۆرپەلە لە خۆناغی کۆتایی گەشەیدا، هەروەها لە شیری دایکەوە ئەگوێزرێتەوە بۆ مناڵ، لە گەورەشدا ئەبێتە هۆی لە کارخستنی گورچیلە و مێشک. 5. مادەی بڕۆم ئەبێتە هۆی نەخۆشیە درێژخایەنە کوشندەکان و نەخۆشی سیەکان. 6. کادمیۆم مادەیەکی سەرەکیە بۆ توشبوون بە شێرپەنجە و لە کارخستنی گورچیلە و داخوران و لاوەزکردنی ئێسک. ئێرە شوێنی چاکردنەوەی ئامێرە ئەلکترۆنیەکانە. چەندین سەللەی پاشماوەی پاتری و پارچەی دیکەی ئەلکترۆنی لێرە دانراون. ئەوەیان پێوتم کەوا کۆمپانیای خاوەنداری شوێنەکە پێیوتون پاشماوی بەکارنەهاتووی بێسوودیش فڕێ نەدرێ و بگەڕێتەوە بۆیان. لەبەرەوە هیچ فڕێ نادرێ، بەڵام وا دیارە زۆربەی هەوڵاتیان و لە بازاڕیشدا پاشماوە ئەلکترۆنیەکان فڕێ دەدەن. ئەوانە هەمی پاتری هەموو پاتریە پاتری گۆڕاوەکانە لە کۆتایی مانگ چکە دەبی پاتری لە شوێنێش تایبەت تەرجیرێ بەجیا لە کۆتایی مانگ ئێمەش دەنێرینەوە بۆ شەریکەی دایکەکە کە لێوە هاتووە جاری واشەیە ڕەنگە بتەقێت ئەمە شوێنی تایبەتمانەیە لە تەقینێ هەموو شوێن ینی تەواو سیڤیتێ لەوێندەر لە ژۆرەدامانە شوێنی تایبەت ئەگەر هاتوو حالەتە شیوانە خوازدا و ڕوویدا تەقی شوێنی تایبەتمانەی بتانین تۆ ماوەڵە لەگە بکەین. باشە پارچە شکاوە بەکار نەهاتووەکان سوتاوەکان فڕێ نادەن لەگەڵ خۆڵخەڵکی ئێمە وەکو شەریکە فڕێ نادەین چکە دەگرێت تۆ شەریکە بەس بە شێوەیەکی گشتی خەڵک فڕێ دەدا بازار فڕێ دەدا. دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێ لە چوارچێوی کۆنفرانسی نێودوڵەتی و بەرهێنانی سەوزدا بابەتی فرێدانی پاشماوە ئەلکترۆنیەکان بخاتە بەرباس و نەشتەری چارەسەر. لە هەرێمی کوردستان کارمان لەسەر ئەمە کردووە لە چوارچێوەی وەبەرهێنانی سەوز. ئێمە و دەستەی وەبەرهێنان پێکەوە ئەو وەبەرهێنانی سەوزەمان ئامادە کردووە کە لە زۆر چۆن دەڵێ بەرنامەی تریشا جەنابەت ئاشنابووی پێی ماوەتەوە سەر ڕۆژی بەستنی کۆنفرانسەکەمان کە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە کە نزیکەی 500 کەسدا ئاستی جیهان و هەرێمی و ناوخۆ و عێراقاتیای بەشدار دەبن. ئەو هەلانەی کە لە بواری وەبەرهێنانی سەوزە کە وەبەرهێنانی ژینگەین دەخرێتە بەر یەکێکیشان ئەم بابەتەیە چونکە ئێستا ژمارەکان زۆر بووە لە پەیوەندیش داین لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان چونکە ئەو ئەگەر بەورەوەکو زانیاریەکی ژەڵبەتامە نسخەی کۆتایی نییە نسخەی کۆتایی نیە بەڵێ ئەمە بۆ وەبەرهێنانی سەوز بەڵێ بە هەر سێ زمانی ئەو عەرەبیەکەیەتی بە هەر سێ زمانی عەرەبی کوردی ئینگلیزی 1000 نسخەی لێ چاپەکرێ هەموو ئەو وەبەرهێنەرانی کە دێن بیانی و ناوخۆی و بەڵێندەران و وەبەرهێنەران ئەوانە بەشی خوانی لێوەرەگرن. هەر پرۆژەیەک لە ئاستی کوردستانە لە 8 بواردا کە ئێستاکە وەزارەتەکان حازریان کردووە بەڵام پارەدارکردنی پێویستە ئەو کۆمپانیایانە دێن بۆکو کەرتی تایبەت ئەو کارە ئەنجامەدەن. مامەسال پێشبینیەکان لە چوارچێوی وەبەرهێنانی سەوزە ئەم بابەتەی کە ئێمە بنکۆڵکاری لەسەرەکەین ئیشی لەسەر بکرێ ئەمە پرسیارێکی باشە هەر لە کۆتایی ئەم بابەتەشە ئەو بابەتەمان زیاد کردووە کە ئەشێ لە نێو ئەم وەبەرهێنەیە هەندێک شتی ترمابێ و باسمان نەکردبێ کە یەکێکیان ئەم بابەتەیە مەسئلەی پاشماوە ئەلکترۆنەکان بۆ ئێمە زۆر گرنگە بۆچی چونکە لە ڕاستیدا پاشماوە ئەلکترۆنەکان ئەگەر ئایپاد بێ کۆمپیوتەر بێ لاپتۆپ بێ بۆ نمونە هەموو ئامرازە ئەلکترۆنەکان لە نێویدا هەندێک مادە هەیە مادەی HG کە ترسناکە مادەی PB قڕقشم هەر مادەیەکی ترسناکە لە هەمان حاڵەتدا مادەی کادمیۆمی تێدایە ئەم مادانە کە لە نێو ئەم ئامرازە ئەلکترۆنیان بە پلەی یەکەم ئەگەر چوونە ژێر خاک و چوونە نێو خواردنی ئێمە و چوونە نێو ئاوی ئێمە بە پلەی یەکەم کاریگەریان لەسەر سیستەمی دەماری مرۆڤە ڕوبەرێکی زۆری زەویان ئەو پیزەکەن بەدڵنیاییشە بۆ هەمیشەی لە ناو ڕاستە کەواتە لێرەوە چەند وەزارەتێک ئێمە لە پەیوەندی داین لەگەڵیشان وەزارەتی ناوخۆ چونکە ئەمە بەشێکە لە ئاسایشی نەتەوەیی لە ڕووی دەرهێنانی ئەم مادانە لەم ئەلکترۆنیاتە بۆ چۆ دەبرێ چێ ئەجیەکە بەکاردێنێ چێ پیبیەکە بەکار ئەهێنێ وانە چه باریۆمەکە ئەمانە هەمووی بەڕاستی بۆ ئێمە مەسلەیەکی گرنگە خاڵێکی تری وەزارەتی دارایی بەڕێوەبەرەتی گشتی گومرگ یعنی مەبەستمانە وەزارەتی بازرگانی و پیشەسازی مەبەستمانە تا بزانین ژمارەی لاپتۆپەکان چەنەکە هاوردەی هەرێمی کوردستان ئێمەش گەڕان و سێرچمان کرۆزان جەنابیشتان بێگومان ژمارەیەکی وردە بەردەست نیە بەڵێ ڕاستە اینجا ئەمە کارەکە کەواتە خۆی لە خۆیدا چووکە شتەکە تازەیە ئەمە ئەچێتە خانەی ئەوەی کە هەر هەمومان پێکەوە بە میدیا و بە دەستەی ژینگەوە کولایەنێکی چاودێری لە پەیوەندی دابین بۆ دەرخستنی ئەم زانیارێنە چکە تا ئەو چۆنەڵێ
داتایەمان نەبێ ئێمە ناتوانین بڕیار بین لەسەر چۆنەتی مامەڵەکردین لە بیریشمان نەچێ وەزارەتی شارەوانی وەزارەتی شارەوانی بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ خاشاک بەگشتی خاشاکی خستەخانەکان بە تایبەت و بە تایبەتتریش ئەلکترۆنی کە ئێستا کاتۆتە ناو ئەم بابەتەوە لەبەرەوە شارەوانی وەزارەتی دارایی و بەڕێوەبەراتی گشتی گومرگی لەسرە بازرگانی و پیشەسازی لەگەڵ دەستەی ژینگە لەگەڵ وەزارەتی ناوخۆ چونکە ڕەهەندێکی ئاسایشی نەتەوەیش هەیە لەو مادانەی کە لە نێو ئەمرازە ئەلکترۆنەکان سەرجەنابتان ئەگەداریم ینی ئۆلمپیاتی تۆکیۆی 2020 کە لە 2021 بەڕاستی بەڕێوەچوو بەهۆی کۆرۆناوە مەدەلێ زێر و زی و برۆنز لە پاشماوی ئەوانە دروستکرا لە پاشماوی تەکنۆلۆژیا و ئەمریکان ڕاستە کەواتە ئەمە ڕیوزەکەی کە باسمان کرد بەڵێ واڵێن ینی یابانەکان گوتیان ئێمە لە 4,000 تەن لە پاشماوە ئەلکترۆنەکان و 5 ملیۆن مۆبایلی لە کارکەوتوش توانیمان 5,000 مەدالیای زێر زی و برۆنز دروستکەین کەواتە زێر و زی و برۆنز لە نێو ئەم ئەمرازە ئەلکترۆنیانە بوونی هەیە کەواتە لێرەوە بۆیە گوتمان ئەبێ بیخینە بەشێک لەوە بەرهێنان بەشێک لەوە بەرهێنان ئیلا ئەتوانین بەم سێ ڕێگەیە بە کەمکردنەوە بە دووبارە بەکارهێنانەوە بە شێوازی تر یاخود دووبارە دروستکردنەوە هەر هاوڵاتیەک لە کوردستاندا ڕۆژانە 1 کیلۆ 600 گرام پاشماوی هەیە لە کاتێکدا بەپێی ستانداردی جیهانی پێویستە هەر هاوڵاتیەک ڕۆژانە 9 کیلۆ پاشماوی هەبێ واتە لە کوردستاندا پاشماوەی هێندە و نیو زیاترە شارەزانی ژینگەی کوردستان پێیان وایە ئامار و داتاکانی زبڵ و خاشاک وێڕای بە فیڕۆدانی پارەیەکی زۆر لە ڕووی ژینگەییەوە کارەساتە بۆ ئێستا و ئایندەی کوردستان و دەبێتە میراتێکی سامناک بۆ نەوەکانی داهاتوو چونکە چەندین مەتر ئاوی ژێرزەوی پیس دەکا جگەلەوەی کە خاکیش وێران دەکات.